عێراق و ئێران جگەلەوەی کە دوو وڵاتی دراوسێن و پەیوەندێکی زۆر باشیان هەیە بۆیە زۆر بابەت هەیە کە لەم سەردانەدا گفتوگویان لەبارەوە بکرێت. گەلە جۆرەژیت ناوبینەوە جیرانەوەدا پرزگرێکژی چێت ڕاستەوەش هەیە پەیوەندیژی گەلە وایە دەمانێت گفتوگوی زیاتری ئەم بابەتە بکەین. بەڕێز محەممەد حەسەن ساعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە میوانی ئێمە دەبێت. بەڕێز محەممەدەم کاتت باش بڕیارە مەسعود پزیشکیان سبەی دیسەردانی عێراق بکات بابەتی زۆر گرنگ باس دەکرێن. پێتان وایە کە عێراق لەکوێی سیاسەتی دەرەوەی مەسعود پزیشکیانە؟ بەناوی خۆی بەخشندە و مێرەبان شەوی ئێوە بینەرانتان باش بێت. ڕاستەکەی ئەمە سەردانێکی زۆر گرنگە لە کاتێکی زۆر گرنگیشدایە و ناوچەکەش کێشەی زۆری تێدایە ئێستا بۆی ئەمەمان لەبەر چاو بێت بەر هەموو شتێک دواتر سەردانەکەی بەڕێز مەسعود پزیشکیان ڕۆژی چوارشەممە بەیانی چەند دۆسیەک لە خۆی دەگری. گرنگترینیان پەیوەندی عێراق و ئێرانە چونکە ئەمە یەکەم سەردانی بەڕێز پزیشکیانە بۆ عێراق لە دوای هەڵبژاردننی وەک سەرۆک کۆماری ئێران. بۆیە سەردانەکەی بەیانی یەکەم سەردانیشی دەبێت بۆ وڵاتانی دەرەوە بەر لە هەموو شتێک باس لە یەخستنەوەی هەوڵە عەرەبی و ئیسلامیەکان دەکرێت بۆ پشتگیریکردنی دۆزی فەڵەستین و پەیوەندی عێراق و ئێران بەگشتی. بەحسا مژارە ئەولەهیە بکەین چونکە حتا ئەولە نەبات نێوبەرە هەردوو وڵاتاندا بتایبەتیژی سنووری هەفبەش پەیوەندیان ئابووری پەیوەندیان سیاسی حتا ئینجواکیژی پێشڤە ناچن. عێراق هەوڵ دە گروپێن چەکداری کنترۆل کە تایبەتیژی بەرگەفێن ئەمریکای ئالیەکردن ژیڤە هەوڵ تێدایان گروپێن یعنی مەبەستا من هەفپەیمان نەئێنە ناوە عێراقیدا زیرەتر یەکجاری بینە دەرێخستن. ئیران و عێراق ڕێککەفتنەکە ئەولەهەیە یا تونتر هەبە دەمەکی نزیکدا دەرەنجامێن وێ بێنەدیتن پشتی وێ سەردانێ. ئەمە دوو دیوی هەیە. دیوی یەکەم سەبارەت بە دۆسیەی سنووری هاوبەشی نێوان هەردوو وڵات چەند کۆبوونەوە و جوینێک هەبوون لەوێ باس لەم بابەتانە کراوە و باسی ئەو سەربازگانش کراوە کە ئۆپۆزیسیۆنی عێراقی لەوێن هەن و هەوڵ دراوە کە ئەوان لەوێ دوور بخرێنەوە بۆ ئەوەی دوازار نەبنە سەرچاوە بۆ بابەتێکی دیکە لەسەر سنوور کە ڕەنگە بۆ بە پرسی دیکە بەکار بێنرێن. لە ڕووی ئەو لە کاریشەوە چەند قسەیەک کراوە بۆ ئەوەی بابەتی ئەو سەربازگانە بەش یەکجارێکی کۆتایی پێ بهێنرێت وە گروپەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران ببنە شوێنێکی دیکە. پرسی گروپە چەکدارەکان و بابەتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەمە دیوێکی دیکەی ئەم بابەتێ لە هەمان کادەسکە عێراق ئێستا تا ڕادەیەکی باش بەرەو پێش چوە لە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی هێزەکان بکشێنەوە و ڕێککەوتنەکە وایە گوایە کە لە ماوەی 2 بۆ 3 ساڵدا عێراق تەواوی هێزە بیانیەکانی لە وڵاتەکەی دەکشێنێتەوە و ئەو هێزانی ئەمریکا لە عێراق نامێنن بە هەمان شێوەش بۆ سەربازگەکان. زۆر باشە. ینی عێراق لە نێوان ئەمریکا و ئێراندا کە ئەو دوو وڵاتە نەیاری یەکدین دەمەوێت بڵم کە گرنگی عێراق بۆ ئێران چەندە و ئایا عێراق دەتوانێت و هەوسەنگی ڕابگرێت؟ ئەگەر بێت و باسی پەیوەندی استراتیژی نێوان عێراق و ئێران بکەین پەیوەندیەکی مێژوویی و باوەڕداری کۆنە مێژوەکی دێرینی هەیە ماوەی چەندین ساڵە ئەم دوو وڵاتە پەیوەندیان هەیە نەک تەنیا عێراق و ئێران بەڵکو بە پێکهاتە و نەتەوەکان لەگەڵ هەرێمی کوردستان بە هەمان شێوە سەرکردەکانی کورد پەیوەندەکانی بەنمونە هەردوو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی پەیوەندی باشیان لەگەڵ ئێران هەیە و پەیوەندی مێژوویان هەیە هەردووکیان و سەرکردایەتی کوردی بەگشتی پەیوەندێکی باشی هەبوو. ئەمانە پەیوەندی مێژووی ڕێگوڕیشە داکوتێون و حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالیش بە هەمان شێوە هەردووکیان پەیوەندی باشیان لەگەڵ ئێراندا هەیە. ئەم پەیوەندیە مێژوویە لە هەڵوێستا جێگیر و بنەمایی و بنەڕەتیەکانی کۆماری ئیسلامی ئێران ڕەنگی داوەتەوە بۆی کە هەمیشە بە شێوەیەکی یەکگرتو یەکدەنگ لە دژی ئەو هەڕەشانە وەستاوەتەوە کە بەنمونە دواهەمینیان لە هەڕەشەکانی داعش بینیمان کە چۆن داعش ڕەشەی لە هەموو عێراق کرد بەڵام کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستێکی زۆر باشی هەبوو ئەو هەڵوێستا بینیمان کە چۆن خوێنی ئێمە لەگەڵ ئەوان تێکەڵ بوو. پەیوەندیە باشەتە ژێماژە پێکری درێژەهیە دیروکە حتا دەمێت نەخۆش و زەحمەت و شەڕانج لە هەرێما کوردستانی پەیوەندیان باش و هەفسەنگیە پەیوەندیانت گەل کۆمارە ئیسلامیە ئیرانی پاراستیە. وێجارێ چ قازانجێک دێژ بووی وان پەیوەندیان نێوبەرە هەولێرێدا هەبە پێگا هەولێرێ تایبەتیژی دوێ سەردانێدا چاوەبە.
بالتاكيد اليوم الجمهوريه الاسلاميه بەدڵنیایەوە کۆماری ئیسلامی ئێران هەوڵ دەدات کە لاپەڕەیەکی نوێی و تونند و دڵتری پەیوەندی لەگەڵ هەولێر هەڵبداتەوە و ئێمە بینیمان وێزگەیەک لە وێزگەکانی لێک نزیکبوونەوەی پەیوەندەکانی هەولێر و ئێران و سعودیە مسر لەگەڵ ئێران ئەمانە هەمویان بەشێکن لەو هەوڵانە وێزگانەی کە ئێران دەیەوێت دیدگاکانی خۆی لەگەڵ ئەو لایەنانە نزیک بکاتەوە عراق بە نمونە توانیوێتی ڕۆڵ ببینێت لەوەی سعودیە لە ئێران نزیک بکاتەوە بە هەمان شێوەش لەگەڵ مسر و وڵاتانی دیکە هەوڵی دا و ئەمانە بە یەکتری بگەین تەنانەت کار گەیشتووە بەوەی کە نوێنەران و کۆنسۆلگەریەکانیان بە یەکتری بگەینی و ئاڵوگۆڕیان پێ بکات بە گشتی دەتوانین بڵین کەندا و وڵاتانی ئەم ناوچەیە پەیوەندیەکی باشتریان لەگەڵ ئێراندا هەیە ئەمەش بە هەوڵ و تەقەڵای عراق بووە بەڕاستی چونکە کۆماری ئیسلامی ئێران ئێستا پشت بە عراق دەبەستێت بۆی کە بتوانێت پەیوەندی فراوانتر و باشتری لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ بکاتەوە لەگەڵ زۆربەی ئەو وڵاتانی ناوچەکە وەکو گوتم بۆ ئەوەی بتوانێت پەیوەندیەکی تونند و تۆڵ و پتە و ئارام بنیاد بنێن. بەڕێز سعیدی باس لە ڕێکەوتنی نوێ دەکرێت کە زۆر گرنگ دەبن لە نێوان هەردوو وڵات بە بۆچوونیەوە ئەو بابەتە گرنگانەی کە ڕێکەوتنیان لەبارەوە دەکرێت چین؟ ڕێکەوتنەکان ڕێکەوتنی سیاسی و ئابووری دەبن من پێم وایە لە دیوی سیاسی یەخستنەوەی هەوڵەکان و هەڵوێستەکانن بە ئاراستەی دۆزی فەڵەستینی بەر لە هەموو شتێک ئەمە بابەتێکی بنەڕەتیە لە هەمبەر ئەو هێرش و دەستدرێژیانەی کە بەڕاستی شەڕێکی بربەریە لەلایەن ئیسرائیلەوە بۆ سەر غەزە ئەمە زۆر گرنگە بۆ هەردوولا دواتر یەخستنەوەی هەوڵەکان بە دیوێکی دیکە پەیوەستە بە دیوی ئابووری و دیوی ئەولەکاری ئەمە بابەتێکی زۆر گرنگە لەوەی هەردوولا بتوانن بە ڕێکەوتنی ئەمنی هاوبەش بگەن بە تایبەتی لە کۆتایی هێنان بەو سەربازگانەی لە سنووری هاوبەشی نێوان هەردوولادا هەن دەشبینین کە هەردوو لە ڕێکەوتنی باش لەو دیوە دەکەن و دەتوانن لێک تێگەیشتنی باشیان هەبێت دەیان دۆسیە دیکەش هەیە زۆرێکیشیان داخراوان ئەوانەی پێوەستن بە دۆسیەوە. بەڕێز محەممەد حەسەن سعدی شڕڤەکاری سیاسی ژێ بەغدای پڕیاسکای پێگەلمەدەبوون گەلک سوپاس بووە.